بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وموالاه. لنا کێشمەکێشمی دنیای کاڕووکاری پاداشتی ڕاستەوخۆ و چێژە بەرجەستە و مادیەکان بەسەریدا زاڵ بووە. ژیانی مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ لە ڕێگەی کۆمەڵێک سیستەمەوە بەرەو وێرانتربوون و بەرەو سەراوژێربوونی پێوەر و بەهاکان دەڕوات. لە ڕوونتر بڵێم واتە غەیبی و میتافیزیکەکان کاڵ بوونەتەوە یاخود تا ڕادەیەک دەتوانم بڵێم نەماون. لێرەوە گرنگی خانمی مسلمان و گرنگی ئەو ڕۆڵەی کە خوای گەورە بە سروشتی پێی بەخشیوە و ئەو دایکایەتی ئەو بنیاتنانی مرۆڤی لە سەردەستی بەڕێوە دەچێت ڕۆژ بە ڕۆژ تۆختر دەبێت و گرنگەکەی زیاتر بەدەردەکەوێت. ئەم کتێبەش ئاوردانەوەیەک بوو لە فیترەت و ئەو هاواری فیترەتێک کە دەمێک کە دەویسترێت کە بکرێت، گەڕانەوەیەک بوو بۆ ڕۆشنبیری و دنیابینی ئیسلامی. نووسەرەکەی کەسێکە کە جوان لە سروشتی ئەم ئاڵنگاریانە تێگەیشتووە و خۆشی وەکو هەر خانمێکی تر هاو ئازار و هاو ئەزمونە لەگەڵ خانمانی تری ئەم سەردەما لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ئاڵنگاریانە. لەگەڵ هەموو ئەمەش پێم وانییە ئەم کتێبە تایبەت بێت بە خانمان لەبەرەوەی خانم و خانمان و پیاوان بە یەکسانی خاوەنی کاریگەرین بەسەریەکەوە. بۆیە پێشنیاری دەکەم برایانیش خۆیان لەم کتێبە بێبەش نەکەن تاکو لە سروشتی ئەو ئاڵنگاریانە تێبگەن کە خانمانی خێزانەکەی دووچاری دەبنەوە بتوانن ببنە یارمەتی دەریان. لە هەمان کاتیشدا بە شێوەیەکی ئەولاتر خانمان پێویستە بیخوێننەوە تاکو بگەن بە کۆمەڵێک ئەو لەو وەڵامانەی کە ڕۆژانێک ڕاڕایی کردن تووشی ڕاڕایی کردوون و بگەن بە ئاسوودەی ئینشاءالله. بەم زوانە ئینشاءالله لە ئاستانە بەردەست دەبێت. داواکارم لە خوای گەورە بکاتە مای بەرەکەت و خێر ئینشاءالله تعالی.